ئاکام کۆسەر ینی وەزارەتی پەروەردە یانی چەند ڕێنمایی و ڕێکارێکی دەرکردو بۆ ئەو خوێندکارانەی ئەم ساڵ دەستنە قۆناغیەکی بنەڕەتی لە ئێستاوە ینی ئامادەکاریەکانی کردو چاوەڕ دەکرد لە هەفتەی داهاتووە پرۆسەی ناونووسین بۆ ئەو خوێندکارانە دەست پێ بکاتن ڕێنمایی و ڕێکارەکان ژووکو ساڵانی پێشووتر دەبێتن ئەو ڕێکارانە بۆ ئەوەیە کە تەمەنی خوێندکاران دیاریکراوی لە تەمەنێکی دیاریکراو بێتن و کاتی ناونووسنیش بە هەمان شێوە لە کاتێکی دیاریکراو بێت لە بۆ گرتنی زانایی لەبارەی ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە هەند چین جیاوازیان لەگەڵ ساڵانی ڕابردوو چی دەبێتن دەسامشیر بە ڕێبەری خوێنی بنەڕەتی و باخچێ منداڵانم لایە لە وەزارەتی پەروەردە زانیاری زیاتر لە خۆیان وەردەگرن. مامۆستا سپاس بۆ دەرفەتە بەیانیان باش سپاسان دەکەم مامۆستا ئەگەر باسێک لەو ڕێنمایی و ڕێکارانە بکە کە دەرتان کردو بۆ پرۆسەی ناونووسینی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن ڕێنمایی و ڕێکارەکان چین جیاوازیان لەگەڵ ساڵانی ڕابردوو چییە؟ پێشەچی بیانی هەموو لایەک باش پێشەچی دەمەوێت سەرتا بەوە دەست پێ بکەم کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە کۆبنەوەکی بەرفراوانمان لە دەی هەفتی 2025 ئەنجامدا سەبارەت بە کۆمەڵێک تەوەر لەوانە تۆمەری لەوانە تەوەری قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بوو، هەروەها لەوانە تەوەری تاقنەوەی تەمهیدی بوو، لەوانە تەوەری ڕێخستنی میلاک بوو و هەروەها بێتەوە دواتەوەر کە بۆتانی ئاماژە پێ دەکەم تەوەری وەرگرتن و تۆمارکردنی ڕێکارەکانی وەرگرتن و تۆمارکردنی قوتابیان بوو لە قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن. ڕێنمایەکان سەبارەت بە باخچەی منداڵان تەبعی کەیجی وەن لە ئەم ساڵ دەبی تەمەنی 4 ساڵ بێ واتە یەکی 2021 تا سیویەکی 12/2021 بیتن و بەنسبەت کەیجی2 بە هەمان شێوە دەبی تەمەنی 5 ساڵ بواتە دووەمی باخچە یەکی 2020 تا سیویەکی 12/2020 و بەنسبەت قۆناغی بنەڕەتی واتە یەکی بنەڕەتی دەبی تەمەنی 90 ساڵ واتە یەکی 2000 عفو تەمەنی دەبی 6 ساڵ بیتن واتە یەکی 2019 تا سیویەکی 12/2019 بیتن. ئەگەر لەو تەمەنە تێپەڕی بە پێی یاسا ناکرێت چکە ڕێکا پێدراو نییە. مامۆستامە تەنیا بۆ خوێنی حکومی یا خوێنی قوتابخانە یا خودڵێن خوێنگە ئەهلیەکانیش دەگرێتەوە؟ بنسبەت قوتابخانە و خوێنگە ئەهلیەکان ڕێنمای و ڕێکاری خۆیان هەیە بەڕێوەبەرایەتێکی تایبەت لە وەزارەتمان ئەوان سیاغی ئەو بابەتە دەکەن و ڕێنمای پێ دەردەکەن. زۆر باشە. ئەی لە کێوە پرۆسەی ناونووسین بۆ خوێندکارانی سەرەتایی و باخچێ منداڵان دەست پێ دەکات چەند ڕۆژ دەخایەنێت؟ لە 23 مانگ واتە 23 مانجێ ئەم مانگە مانجی تەمووس دەست پێ دەکە پرۆسەکە تا 2025 بەردەوام دەبیتن بۆ هەموو قۆناغەکان بەڵێ بۆ هەموو کوردستان سەر تا سەری کوردستان هەتا بە ناوچە دابڕاوەکانیشەوە با بڵێن و لە ئاستی با بڵێن قۆناغی باخچە تا دەگاتە پەیمانگاکانی ئەوانی کە سەر بە وەزارەتی پەروەردەن. کۆتا پرسیارەکە بە کورتی ژوو لەماندەوە بە ئەو خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەتەن چیتان بۆ کرد و تاوەکووک و خوێندکارانی ئاساییەکان بتوانن لە خوێندن بەردەوام بن. بەنسبەت قوتابیانی خاوەن پێداویستە بەتەبان گرنگی تایبەتیان پێ دەدرێ خۆشبەختانە ئێمە لە کاتی دامەزرانی مامۆستایانی وانە بێژ دانەمەزرا و هەرچی داواکاری دەرچوانی کۆلێژی پەروەردەی بەشی بەشی پێداویستی خاوەن پێداویستی تایبەت هەبوو ینی پەروەردەی تایبەت هەبوو لە کۆلێژەکانی بنەڕەت هەمووی هەرچی داواکاری هەبوو ئەو مامۆستایانەمان ئێمە دامەزران نزیکەی 700 مامۆستانە لە سەر تا سەری کوردستان طبعاً هێلکارێک لە سنووری پەروەردەکان کە لە هەر بازنێک قوتابخانەیەک تایبەت کراوە کە مامۆستای پەروەردەی تایبەتی هەیە و ژووری سەرچاوی بۆ کرایتەوە بۆ ڕعاتی هەروە چاودێری ئەو قوتابیانە بکرێت. ئەو قوتابیانە وەکو هەر قوتابیەکی دیکە مافی هەیە و ئێمە سیاسەتی دەمج و تێکەڵکردن بەکاردێنین جیان ناکەینەوە لە قوتابیەکی دیکە و قوتابی زۆر بەتوانان زۆر زیرەکن بەهرەمەندن. ئێمە بەرنامەمانەیە لە کارنامەی وەزارەتیشدایە کە زیاتر گریجیان پێ بدرێتن. سپاس بۆ زانینەکان واسە جەسامشیر بەڕێوەبەری گشتی خوێندنی بنەڕەتی باخچەی منداڵان لە وەزارەتی پەروەردە ئاکام
کۆسار ئاو جێبیست بن ئەو زانێرەکەم سار بە ڕێکار و ڕێنمایەکانی ناونووسین و وەگرتنی خوێندکاران بۆ ناوەندەکانی خوێندن بە تایبەت خوێندکارانی پۆلی سەرەتایی و باخچەی منداڵان.